خوشحاڵم کە ئەمڕۆ بەشداری دەکەم لە دانانی بەردی بناغەی ئینستیتیۆی کەلتوری کە کارێکی هاوبەشی بینی ئەڵمانیا و فەڕەنسایە. سوپاسی هەردوو وڵاتی فەڕەنسا و ئەڵمانیا دەکەین بۆ هەموو ئەو پشتگیریانەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراق کردویانە. طبیعی کاکسەفین ئەو شتانەی کە پێویست بوو مووقفی هەرێمی کوردستانی بە تەفسیل باز کرد، بەس ئەوەی من دەمەوێت تەنها ئیزافە بکەم ئەوەیە کە بە تەئکید ئەم پەیمانگایە دەبێتە پردێکی تری دۆستایەتی بینی هەرێمی کوردستان و ئەڵمانیا و فەڕەنسا. ئەم دوو وڵاتە لە کاتی تنگانەدا بە هەموو شێوەیەک یارمەتی هەرێمی کوردستانیان داوە، چ لە ڕووی سەربازیەوە، چ لە ڕووی کەلتوریەوە، چ لە ڕووی ئینسانیەوە. ئەمڕۆ بەم بۆنە گەورەیە کە من پێم وایە بۆنەیەکی زۆر زۆر گەورەیە و شتێکی زۆر مهمە، چونکە ئەمە پەیوەندی کەلتوری هەردوو لامان بەهێز دەکاتن. ئێمە سوپاسیان دەکەین بۆ ئەو هاوکاریە، بۆ هەموو ئەو هاوکاریەیان، و هیوادارین ئەم هاوکاریانە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ عێراق بەردەوام بێ. سوپاسی تیمی هەردوو لا دەکەین، ئەوانەی کە لە پاریسەوە تەشریفیان هێناوە، ئەوانەی کە لە بەرلینەوە هاتوون بۆ هەولێر ئەمڕۆ لەگەڵ ئێمە بەشدارن، سوپاسیان دەکەین. سوپاسی سەفیری فەڕەنسا لە بەغدا و هەروەها سەفیری ئەڵمانیا لە بەغدا دەکەین. سوپاسی جەنابی قونسولی فەڕەنسا لە هەولێر و قونسولی ئەڵمانی لە هەولێر دەکەین بۆ بەشداری ئەم مەراسمە، و من هیوادارم دیسانەوە ئەم ئینستیتۆیە ببێتە پردێکی تری هاوکاری کەلتوری بینی هەرێمی کوردستان و فەڕەنسا و ئەڵمانیا. ئەمە ڕووداوێکی زۆر گرنگە، چونکە وەکو من لە جەنابی سەفیر بیستم، سەفیری فەڕەنسا، ئەمە چوارەمین کارە کە بەم شێوەیە دەیکەن. پێشتر تەنها سێیان کراوە، هەولێر چوارەمینە، و ئەوەی کە لە هەولێر دەکرێت لە شوێنێکی زۆر گرنگ دەکراوە، ئەویش قەڵای دێرینی هەولێرە. ئەوەش نیشانەیەکی زۆر زۆر گرنگە هی ئەو پەیوەندیە کەلتوری و ئەو پەیوەندیە هاوبەشەی کە ئێمە لەگەڵ فەڕەنسا و ئەڵمانیا هەیەمانە. سوپاسیان دەکەین و زۆر بەخێر بێن هەموو لایەک. زۆر سوپاس.